بەداخەوە ئەوە تا سەبارەت بە مەسلەی موچە و مەسلەی بژێوی ژیانی بارودۆخی مامۆستایان بە تایبەتی کە خۆم مامۆستام 22 ساڵە من مامۆستام لە 95ەوە تەعینم تا ئێستا وا بزانم 20 شتێک ساڵەکە 30 ساڵەکە باڵایە نەچوو بێتم 22 ساڵ بەس بەڕێوەبەر بووم کە بەداخەوە وەک ئاماژەم پێیا هیچ باکی بەکەرتی پەروەردە نەماوە پەروەردە واتە ئایندەی کۆمەڵگا واتە ڕۆشنبیری کۆمەڵگا چکە ئەگەر پەروەردە هەزر پەروەردەکە کە هەزریش لێرە نەمێنێ ئیتر بەداخەوە کۆمەڵگا بەرەو داڕمان و بەرەو داڕوخانە ڕوە ئەمە گەورەترین کێشەی ئێمە وەک ئاماژەم پێیا کە حکومەت لێرە نەماوە تەنها حیزب ئێرە بەڕێوابە بێگومان لەم حکومەتەی ئێستا کە ئەمانەی حکومەکەن نە لەبەرەوەی هەمان دەموچاو هەمان تەنها بەس بە بۆیە خۆیان نوێنەکەنەوە و لەگەڵ عملیاتەکانیانە دەموچاویان چاکەن چرچ و لۆچەکانیان لابن ئەجینا هەمان دەموچاو 40 ساڵ تۆ بتەوێ شتێکی جیاوازت بۆ بکە بەجددی قەت بۆت ناکە ئەبێ ئیلا گۆڕانکاریەک لە سیستمی سیاسی وڵاتەیە ڕووبە بەڵام بەداخەوە ئێستا جارێ میلەت ئیرادەی نییە ئەمە یەکێکە لەو گرفتەی کە ئێستا ئێمە هەمانە یعنی ئیرادەی لەدەست داوە من بەزەوە ناڵێم ئەوانەی کە خۆیان لە شاخ بن کە ئێستا هاتون حکمی بەحساب حکومداری ئێمەن بەس ئەو بەڵێنانی خۆیان جێبەجێکن کە لە شاخیان و تۆ کوردستانیانەمان کووە ئەوەی کە حکومەتی بەعز جێبەجێ نەکرد بەداخەوە ئەمانە جێبەجێیان کرد بەداخەوە ئەمان تەنها بەس ئەوەیان لەسەر ئێستا خەڵک بچاوسێنەوە بەرنامەکەی حیزبی بەعز جێبەجێ برەو پێ بدەن و دیسانەوە درێژەی پێبن و کەسایەتی تاچی کوردیان هەر نەهێشت ئەسڵەن هیچ کردێکم پێ بڵێ کە بەجددی وەک خۆی مابێ وەک جاران مابێ یعنی بەداخەوە وای لێ هاتووە ئەم وڵاتە هەرچی سیستم هەرچی کەرتێکە بینی هەمووی وێرانە بۆیە مەک مەسەلەی ئێمە چی ئەکەین و چاوەڕوان بین ئەمە گرفتەکەیە بەجددی من ناتوانم هیچ بڕیارێ بم ڕاستە ئێمە ناڕەزایەتی دەرەبڕین بە بەردەوام ڕاستە ئێمە بە بەردەوام قەت کەس هەیە یعنی لە مافی خۆی خۆش بێ بێگومان لە مافی خۆمان خۆش نابین بێگومان نە قەت من ئەزانی چی گەورەترین گرفتی ئێمە زۆربەی کات لە ساڵانی ڕابردووشە ئێمە ئەمانەوێ بە هەمان ڕێگەیە بڕۆین و دوو ئامانجی جیاوازیشمان دەستکەوێت کە بەجددی ئەمە لەگەر ڕێزمە بۆ هەموو خۆمان و بۆ هەموو مامۆستایان گەمژەییە یعنی تۆ ناکرێت هەمان ڕێگا تاقیکەیتەوە بۆ ئەوەی بتەوێت شتێکی تر بەدەستبێنی ئەمە یەکێکە لەو گرفتانە بۆیە ئەبێت ڕەوتی جیاواز بگرینە بەر شێوازی جیاواز بگرینە بەر بۆ ئەوەی بتوانین کە شتێک بەدەستبێنین ئەوەی کە مەبەست بێ گۆڕینی ئەم سیستمەیە ئیتر ئایا بە ڕاپەڕین بێ ئایا بە کودەتایەکی سیاسی بێ ئەویان ئیتر وەک پێم وتی ئیرادی ئەو لەحزەیە دەورە بینێکە چۆن ڕاپەڕین ئیرادەیەک هاتە بەر بۆ ئەوەی ئەمە ببێ ئەمیش ئەبێ وابێ ئێستا میلەت ئەو ئیرادەی جارێ لە دەست داوە تەنانەت زۆربەی هێزەکان لە دەستیان ناوە تەنانەت حیزبەکان هەندێک حیزبی ئۆپۆزیسیۆنیش لە دەستی داوە کاکە بەس وەفایەکتان بۆ بێ کە فێری خوێندنمان کردن فێری ئەومان کردن قەڵەم بەدەستانەوە بگرن هەی بەرپرسەکان کە بەداخەوە ئەوان هیچ باچیان بەمە نییە ئەسڵەن ئەوەی ڕێزی بۆ کاکە خۆتان لە زۆربەی مقڕی حیزبەکانە نووسیوتانە نازانم ئەوەی مامۆستا دائیمە ئێمە قەرزاری مامۆستایان ئەرێ کاکە قەرزمان نایە بمانەوە بەس شکۆمان مەشکێنن ئێمە ئەگەر بە مێژووی 4-5 ساڵی ڕابردووە بڕۆینەوە ناتوانین بڵێن چەند مانگەم و چە ماوەرنەگرتووە ئەبێ بڵێن چەندێک زوڵممان لێکراوە چەندێک ستەمان لێکراوە لەلایەن دەسەڵاتی کوردیەوە بۆ لەبەرەوەی ئەو موچانێک کە پێشتریش لە ساڵی 2014ەوە موچە دواکەوێت لە ساڵی 2016 پاشەکەوتی موچە دەسی پێکردواتەوە موچە نەبوو ڕووبا موچەیە بوو ئەدرا مەمرەومەژی مامەسا و فەرمانبەران پێی ئەژیان و زائیدەن ئەوەی کە لە ساڵی 2020 تەنها یەک موچە ماوەرگرتووەواتە 5 موچەیتر لە لای حکوومەت ماوە ئەگەر بێنین سیر بکەین نزیکەی 27 بۆ 28 موچەی مامۆسایان ئەگەر بەپێی با بڵێن کولفەکە بەپێی پارەکە بەپێی ئستحقاقات حسابی بۆ بکەین 27 بۆ 28 موچەمانەکەوێتە لای حکوومەت ئەگە پاشەکەوتەکەمان بۆ بگەڕنەوە بەڵام ئەگەر تێبینی بکەین بەپێی ئەو خشتەی موچەی کە حکومەت خۆی دایناوە و خۆی ئەیبڕێ و ئەیدورێت لە ساڵی 2020 تەنها یەک موچە ماوەرگرتووە و 5 موچەمان لای حکومەت ماوە با بڵێن بەها بۆ هەموو کەرت و بۆ هەموو پێگە و شوێن و مەکانەکان دابنێ بەداخەوەوانەی کە لە 30 ساڵی ڕابردووە وەکوەوەی پێش منیش کاگەم لە هەندێک قسە بوو کە باسیەوەی کرد کە کۆمەڵە دەموچاوە تەنها بە تەجمیل ئەوەتەوە ئێمە بینین ستافێکە وڵاتی لە ماوەی 30 ساڵ ڕابردووە بەڕێوە کە ئەو ستافە وەکو دەسەڵاتدار مامەڵی کردو بەڵام لە بنەڕەتدا دەسەڵاتداریش نەبووە چونکە حکوومەت لە دوو وشە پێکاتوە لە حکمت و لە بابڵی ممارەسا و هیچیانی نەکردووە نە حکمەتی بەکارێنەوە نەموارەسەی دەسەڵاتێکی باشی کردووە بۆیە ئەو خەڵکانی کە ئەچنە پێشەوە خەڵکێکی مختص نین خەڵکێک نین کە پسپۆڕیان لەو بوارەیە هەبێ بۆیە هەمیشە ئەتوانم بڵێم لە 10 ساڵی ڕابردووە پەروەردە لە پاشەکشەیە بووە و هیچ گرنگیەکی پێ نەدراوە و سەرڕایەوەی کە چەندین جار
بەڵێن دراوە و هەوڵ دراوە بۆی کە با بڵین بواری پەروەردە بەرەو پێش بخرێ ژیانی مامۆستا و ژیانی کارمەندانی پەروەردە باش بکرێ بۆی کە بتوانن پەروەردەیەکی تەندروست بکەن هەر خودی دەسەڵاتداران و خودی ئەو حەزبانەی کە بەشدارن لە دەسەڵاتە سیاسیە ئەو پرۆسەیان فەشەل پێێناوە لە پێناوی کۆمەڵێ شت یەکێ لەوانە مانەوەیە یەکێ لەوانە با بڵێن احتیفازکردنە بەو بندیوارانە و یاخود بڵێن بەو مفتەخۆرانەی کە حەزبەکان لە دەوری خۆیان کۆکردێتەوە بۆی کە ممارەسەی دەسەڵاتی پێ بکەن بۆی لە هەڵبژاردنەکانە بەکاریان بێن تاوەکو لە نسبەی کورسیەکانیان دانەبەزێ و بتوان لە دەسەڵاتە بمێنەوە ئێمە ئەڵێن کۆمپانیەکان لە یەکەم ڕۆژی ئەم وڵاتە کە دروست بووە لە یەکەم ڕۆژی ئینتیفازەکەەوە و لە یەکەم حکومەتی کوردی لە 1992 کە دروست بووە هەموو کۆمپانیا و هەموو شەریکەکان و هەموو ئەو شوێنانی کە پارەی تیاپیابی بەرپرسەکان بووە ئێمە ئازانین ئەو قەرزە کە لە کراوە لە بەرپرسەکان کراوە ئەو پارێش کە بەرپرسەکان ناویانە هەموو ئەو پارەی جیرفانی من و جەنابت و با بڵێن ئەو مامۆسایی پێشتر قسەی کردو و هەموو ئەم مامۆسایانی لە وڵاتیان و ئەم هەموو فەرمانبەرانەیە قۆڕ کرا و داگیر کرا و لە ژێرزەمینەکانە بۆیە کە کۆمپانیەکانی خۆیان بێ واتە لە جیرفانی بەغیان دەدەنا و ئەخەنەوە جیرفانی خۆیان ئەمە حلەیەکی شەرعیە هیچ قەرزێک نییە لە ئارایە ئەو پارەی لە وڵاتە سەرفەکرێ ئەو پارەی لە وڵاتە دابەش ئەکرێ هەمووی پارەی ئەم وڵاتەیە پیرەمەردی شاعیرە فەرمێ کە ئاوداری لەسەر سەرگرتووە ئەزانی چیتی دایە لە لای نەنگە پەروەردەی نقوم کا گەورەی وایە ئێمە بە هەموو عەقڵێکمانەوە بە هەموو هەستێک و ئینتیمایەکیمان بۆ نیشتیمان بە هەموو حسێک و خۆشەویستێکمانەوە ئەمانەمان پەروەردە کرد نەمانزانی مارمان پەروەردە کردو بەڵێ پەروەردەی خۆمان لە نامان نەنگە نقومیان بکەین بەڵام نقومکردنیشان ئەو ئاسەنگە گەورەیە نییە ئاسەنگێک نییە چکە لە ساڵی 1920ەوە کە عێراق دروست بووە لە مێژووی عێراقا حکومداری شێخ مەحموودی نەمر دوایەوە حکومداریەکانی تر یەکەیەکە بە دوای یەکە هاتووە هەڵ خەڵک ڕوخانوێتی خەڵک دروستی کردو خەڵک ڕوخانوێتی کەواتە ئەگەر لەو ستایل لە شەرقیە دەرچین کە شەرقیەکان خۆیان بتێک دروست دەکەن بۆ ماوەی 20 ساڵ و لە ماوەیەکی کەم ڕوخێنەوە زۆر ئاسایی ئەم زروفە بێتەوە تاقی بێتەوە ئێمە وەکووتم ئەگەر کۆمەڵی نوخبە هەبێ کۆمەڵی خەڵک هەبێ کۆمەڵی خەڵکی ئیداری هەبێ بتوانێت بیر لە شێوازی تر کاتەوە 36 زۆر خەباتی مەدەنی هەیە و من لەم سۆنگەوە با بڵێن لەم منبەری جەنابتانەوە بەرپرسانی ئەم وڵاتە ئاگادارەکەم ئەگەر ئەمە هۆشداریە نەک ئاگادارکردنەوە هۆشداریان ئێمێ ئەگەر بە خۆیانە نەچنەوە ئەگەر واجباتەکانی خۆیان بەڕێک و پێچی نەگرنە بەر و ئەگەر خەڵک ڕازی نەکەن خەڵک ناچارە بێ شێوازەکانی تری خەباتی مەدەنی پێڕۆ بکە کە شێوازەکانی تر لەوانەیە نەک هەرڕوخانی سوڵتە بێ بگرە گۆڕانکاری بێ لە دەستوری وڵاتیشە بێگومان قەرزنیە ئەمەش بۆی دایمەن فشارەکەین لەسەر حکوومەت و داوای مافەکانی خۆمانەکەین داوای ئەو مافە زۆرکراوەکەین کە بە زۆر بەسەریان ناسەپاندوین ئەمان بێگومان پێویستە ئێمە کاتێک تۆ داوامەکەی کاتێک کە داوامێکی شایستە تێ پێویستە موچێکی شایستەشە هەبێ لەگەڵا پێویستە لە بێ هەموو ئەرکێکە داوای تۆ مافی خۆتەکەی تۆ ئەرکێک لەسەر شانە پێویستە مافەکە دوار بگری ناکرێ من بۆ هەر حکوومەت هەر داوای لە من کات و کۆمەڵش داواکاری لە من کات و من هەر دەستەوە سامدانشم بەرامبەری پێویستە خەڵک هەڵوێستێ بێ بێگومان پارە لە بەغداوەیە هەموو ئەڵێن پارە لە بەغداوە بەس ئەیان پارێ چی لێیە ئەڵێن 400 ملیار هاتووە لە بەغداوە ئەم 400 ملیارە چی لێ هات مانای تیا بڵێ یاومە تۆ بە 11 سەرمایه‌دار ئەم 11 سەرمایه‌دارە کێن کە لە وڵاتە هەر خۆیانن هەر دەسەڵات خۆیانە ئایا کەسێکی سادە لە وڵاتە ئەو پارەی هەیە کە بیا بە دەسەڵات و دەسەڵات دوای بە خرج بیاتەوانێ بێگومان هەر خۆیانن پێنەدانی موچە لەم کاتە بۆ ئەوەیە تەنها بۆ گیرفان پڕکردنی خۆیانە ئەگینا یەک تۆز لە خەمی میلەتانین یەک تۆز لە خەمی هاوڵاتیانی خۆیانین لە خەمی موچەخۆرانی خۆیانین ئێمە موچەخۆری ڕاستین ئێمە موچەخۆری فعلین ئێمە دیوارنی تا بەدانی دانیشین چاوەڕێکن حکوومەتکەی توانی خێرێکمان پێ بکات و کپمان کاتوانێ ئێمە داوای موچەی خۆمانەکەین ئەو شایستەدارانی کە هەمانە بێگومان لە بارودۆخێکی زۆر خراپین بەڕاستی زۆر خراپین ئەم بارودۆخە تۆزی خەڵکیش بۆی لێسایک بە لەبەر تۆزی ڕەنگە تا ئێستا گیرفانی بەتەواتی بەتاڵ نەبوو بێتەوە تۆزە پارێکی بەدەستەوە بێت تا ئێستا بەڵام بەڕاستی خەڵک لە وەزعێکی زۆر خراپە بازار بەتەواتی شکاوە بازار بەتەواتی کەوتووە کە کاتێ من پارەم پێ نەبێ من نەچم لە بازار سەرفیکەم خەڵک چۆن دوکانە بازاریە بێت بێگومان بازاری نابێت بەڵام ئەمان بیلۆ ناکەنەوە تەنها بیلۆکەنەوە کاتێککە موچەکەی من ناوازانی تر خۆی ژیانی ئاسایی ئەڕوات بێگومان ژیانی ئاسایی ناڕوە ئێمە هەموو ڕێگەکانمان تاقیکردەوە بێگومانم جارە بێ هەڵوێستەکەمان بگۆڕین چکە حکوومەت بەڕاستی ئێمە کاتی خۆپشاندنی هێمنانەژەکەین ئەوان بەداخەوانێ بە تەخە وەڵامی ئێمانیایەوە
لە کاتێک ئێمە خۆپشاندەرێکین ئێمە تەنها بگرێلانەی هەر جزدانێک کۆگەمە بایلێکمان پێ بێت لەوە زیاترمان پێ نێمەکو خۆپشاندەر بەڵام بەداخەوە ئەوان دانیشن بە بۆری و بە کوتەک و بە دەمانچە جوابی خۆپشاندانێنەوە بێگومان لەمە هەڵوێستی کەی لێکەوێتەوە بێگومان خەڵک زیاتر تووڕاکات